رادیۆی دەنجیگەلە. ئەم کاتتان باش بیسەرانی هێژدار لە رادیۆ دەنگیگەلەوە با یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ سێشەمبە 22 نیسانی 2025 تان پێشکەش دەکەم. ئۆرۆل کە لەگەڵ ڕێبەرۆجەلان دیداریان ئەنجامدا لە بەردەم نەخۆشخانەی فلۆرانس ناینتینگێل کۆنگرێکی ڕۆژنامەوانیان ئەنجامدا. پەروین بۆڵدان پەیامی ڕێبەرۆجەلانی بۆ سری سورەیە ئوندەر خوێندەوە. تەقی پەیامەکە بەم جۆرەیە: هیوای زوو چاکبوونەوە بۆ سری سورەیە ئوندەر دەخوازم لە نەخۆشیەکەی، هەروەها هیوای سەرساغی بۆ هاوڕێ و خێزان و دۆستە نزیکەکانی دەخوازم. من و سری سورەیە 12 ساڵ پێکەوە خەباتمان کرد و گرنگی گەورەی ئەو ئەمەیە وەک مرۆڤێک لە سەمسور لا پێکاتی تورکمان کە مرۆڤێکی خاوەن ئایدیا لە نوێنەرایەتی مێژوونەریتی بابا ئیسحاق دەکات، مرۆڤێکە هەوڵدانێکی گەورە بۆ ئاشتی لە کۆمەلگادا نیشان دەدات. ئەو لە کەسێتی خۆیدا لە کۆمەلگە و پەرلەمان و شەقامدا ڕەچەکشکێنی کرد. ئەوەی لە کەسێتی ئەودا زیندوو بۆتەوە ئێمە پێی دەڵێن جیناتی ئەنادۆل و کەلتوری ئەنادۆل خودی ئاشتیش ئەمەیە. جیناتی ئەنادۆل زیندووکردنەوە و بەرجەستەکردنی نەریتی تورکمانە. باشترین ناسنامە و باشترین کەلتور ئەمە بە تەواوی پێچەوانی ئەوەیە کە دەڵێت شلگێرانە دژمنایەتی یەکتر بکەن و بەم ڕەنگە سیاسەتیان بەڕێوە دەبن. کولتوری تێکۆشانی ئوندەر لا دژیشتە نەرێنیەکان بەڕێوە بردنیان گرنگە، چونکە دەتوانێت ئەو شتە نەرێنیانەی کە سەر هەڵدەدەن پێش ئەوەی زۆر قوڵ ببن بگۆڕێت بۆ ئەرێنی. دەبینم هەمووان دەچنە ئەو نەخۆشخانەیە کە ئوندوری لێیە، پەیوەستبوونی خۆیان بە یادەوەریەکانەوە نیشان دەدەن. ئەم پەیوەستبوونەش پێویستی با درێژەدانە بە خەباتەکانی ئەو لە پێناو ئاشتی. جارێکی تر هیوای باشی و سلامەتی بۆ ئەو خێزان و هاوڕێیانی و دۆستە نزیکەکانی دەخوازم و هیوادارم با زووترین کات چاک ببێتەوە و با جۆش و ورێکی بەرزەوە بگەڕێتەوە بۆ ناومان. بەڕێزان ئەوە دقی نامەکەی ڕێبەرۆجەلان بوو کە بۆ سری سورەیە ئوندۆر نووسیوێتی. شاندی پارتی یەکسان و دیموکراسی گەلان دەم پارتی بۆ ئەنجامدانی ئەو دیدارەی کە باهۆی نەخۆشیەکەی ئەندامی شاندی ئیمراڵی سرەیەی سورەیە ئوندورەوە دواخرا داواکاری پێشکەش بە وەزارەتی داد کرد. هاوسەرۆکانی فراکسیۆنی دەم پارتی گولستان کلیکچی کوجگیت و سزای تەمەڵی وتەبێژی کۆمسیۆنی یاسا و مافەکانی مرۆڤ ئۆستورگدۆغان لە نێو شان دەکەن. لە بەنداوی تەشین چالاکی ئێشەگیری بەردەوامە بۆ پاراستنی بەنداوەکە و شەرمەزارکردنی هێرشەکانی دەوڵەتی تورک و چەتەکانی لە کانتۆنەکانی دەیرەزور تەبقە و ڕەقا گەلبەمەبەستی چالاکی ئێشەگیری بانۆرە بەرەو بەنداوی تەشین بەڕێکەوتن. کاروانەکانی تەبقە ڕەقا و دەیرەزور لە شاری مەحمودی لە باکووری ڕۆژاوای ڕەقا گەشتن بە یەک و پێکەوە بەرەو بەنداوەکە بەڕێکەوتن. جێیاماژەی لە هەشتی کانۆنی دووەمی ئەم ساڵەوە گەلی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا بۆ پاراستنی بەنداوی تەشین لە هێرشەکان و خواستی ڕاگررتنی هێرشەکانی دەوڵەتی داگیرکەری تورک و چەتەکانی چالاکگیری ئێشەگیری ئەنجام دەدەن. شاندێک لە چالاکوانانی مافی ژنانی فەڕەنسا بە ئامانجی
ئاشنابوون بە ئەزمموی ژنانی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا سەردانی کۆمیتەی پەیوەندی و ڕێککەوتنی سیاسەت دیموکراتیکەکانی کۆنگرەی ستاریان کرد. سەردانەکە لە چوارچێوەی بانکێشنامەکانی کۆنگرەی ستار بۆ شاندە جیهانیەکان سەبارەت بە پرسیژن و ڕێکخراوە کۆمەڵایەتیەکان بەڕێوەچوو. لە سەردانەکەدا ئەندامانی کۆنگرەی ستار میکانیزمی ڕێخستنەکانی ژنانی ڕۆژاوە و شێوازەکانی خۆپاراستنی کۆمەڵایەتی و پاراستنی ژنانیان هەڵسەنگاند. هەروەها سەبارەت بە چارەسەرکردنی کێشەکان، ڕۆڵی ژنان لە هەموو دامەزراوەکان و یەکسانی ڕێگەزی لە ناوەندی بەڕێوەبەریەکاندا بۆ چون و ڕوونکردنەوەیان دابەشاندەکە. ئەندامانی شاندەکە ڕایانگەیان پێویستە ژنان دەوڵەمەندی ئەزمونەکانیان لە نێو کۆمەلگادا بڵاو بکەنەوە تا ئەوەی خەبات و ڕۆڵی ژنان لە ژیانی سیاسی کۆمەلگادا پێش بکەوێت. لە شاری کەرکووکی باشووری کوردستان بە ئامادەبوونی سەرجەم پێکاتەکانی شارەکە بە سەرپەرشتی ڕێبوارتەها پارێزگاری کەرکووک و ئیداری شارەکە یەکەمین فستیڤاڵی بەهار و پێشەنگەی گوڵی با دروشمی ڕەنگەکانمان وەک گوڵی بەهار هەمە چەشنن، بەڵام یەک ڕەنگمان هەیە ئەویش کەرکووکە کرایەوە. فستیڤاڵەکە نمایشی ساڵانەی گوڵ و ڕووەکە با مەبەستی هاندانی کشت و کاڵ و دابینکردنی دەرچەیەک بۆ خەڵکی شارەکە و هۆشیارکردنەوەیان لا گرنگی و پاراستنی جۆرەکانی ڕووەک و گوڵ لە پێناوبەردیهێنانی ژینگەیەکی پاکتر و تەندروستتر. شاندێکی هەدەکە و دەبەپە و دەم پارتی لە باشووری کوردستان و لە شاری هەولێر دەربارەی پەیامی سەدەی ڕێبەرۆجەران لەگەڵ هەریەکە لە پارتەکانی کۆمەڵی دادگەری و حزبی زەحمەتکێشان کۆبوونەوە. شاندێکی پارتی یەکسانی دیموکراسی گەلان لە چوارچێوەی دیدار و کۆبوونەوەکانیان بۆ هەڵسەنگاندنی پەیامی سەدەی ڕێبەرۆجەران لەگەڵ کۆمەڵی دادگەری و حزبی زەحمەتکێشانی کوردستان کۆبوونەوە. شاندەکە سەبارەت بە بانگەوازی ئاشتی کۆمەڵگەی دیموکراتیکی ڕێبەرۆجەران لەگەڵ سەرکردایەتی هەردوو حزب کۆبوونەوە. لە پرۆسەی شاڵاوی ئەنفالدا کە بە فەرمانی ڕاستەوخۆی سەدام حوسێن و بەدەستی عەلی حەسەن مەجید لە 6 قۆناغدا ئەنجامدرا، 182,000 هاوڵاتی کوردی بێتاوان کۆمەڵکوژکران و هەزاران گوند ڕوخێندران و بەڵام دوای 37 ساڵ کە سوکارانی ئەنفال کراون هێشتا دەیان داواکاریان هەیە و حکوومەتەکانی بەغدا و هەرێم ئامادەنین داواکاریەکانیان بۆ جێبەجێ بکەن. کە سوکارانی ئەنفال کراون بێئومید بوون لە حکوومەتی هەرێم و پێیان وایە گویان بۆ ناگیرێت و وەک پێویست خزمەتی نەکردوون و دەشڵێن شەرمە بۆ حکوومەت لە ساڵیادی ئەنفالدا ئێمە داواکاریمان هەبێت. بێکەسیمە و هی بێ باوکیمە من ئاهوام لێ بەسەر هاتووە. شەرمە ینی من ئێستا 1001 داواکاری هەیە بۆ هەموو خەڵکی چەمچەماڵ بۆ کەسوکار و ئەنفال بە تایبەتی، بەڵام شەرمە من لەم ڕۆژەیە داوای شت بکەم و داوای شتی ژیان بکەم. خۆیان ئەبێ هەموو شتێکمان بۆ پەیڕۆ بکەن و بە زیادیشەوە. ئێستا ئەبێ من دەستخۆشی لە حکومەت و بەرپرس بکەم، ناوەک دانیشم گلێ و گازندە بکەم ئەمەم نییە ئەوم نییە. ئەرکی خۆیانە خزمەتی هەموو لایەک بکەن و ئەو کەسانش کە دەستیان لەم کارەیە بۆ ئەبێ لەم دنیاە بە بەرچاوی خۆمان من حەزمە کرد تەنات سەدامش لە سێدارە نەدرێت لە زیندانە بێ ئاوها کە سوکاری ئەنفال دوو قسەی پێ بڵێ بە ئازارەوە بژیایە. ئەوانشی کە ئێستا لە هەولێر و لە سلێمانی بەرپرسن و دەستیان لە ئەنفالا بووە ئەبێ بە سزای خۆیان بگەن. شەرمە بۆ بەرپرسان و بۆ ئەوەی کە دەسەڵاتی ئێرە بەڕێو ئەبات کە ئێمەیان پەرایەز خشتووە بە هەموو شێوەیەک. من ئێستا چۆن بڵێ ڕۆژم تاوانە بۆ 6 مانگ و 2 هەفتە لەگەڵ دایکمان لە زیندانە بوومە. ئەو پەیکەرە بینی کە ئافرەتێکی حامیلە دایکم حامیلە بۆ خوشکێکم لەوێ لە دایک بووە. ئەو دوو بە 3 مناڵەوە لە زیندانە بووینە 6 مانگ. ئەبێت چی ژیانێک بێت تۆ مناڵ بکەیتە ناو زیندانەوە و ئازارەکە باس ناکرێم. هەموو ڕۆژێ ڕۆژێکمان مردنێکە کە ئەبینین ئەوان بکەرانی ئەم کردارە بکەرانی ئەنفال لە خۆشترین جێگای ئەم وڵاتە داڵدە دراون و ئێمەش لە سوچێکە ئەم نیشتیمانە بێناسەدا تەنها پارچە زەویەکیان پێڕەوا بینین و موچەیەکی کەم ئەوش بەشی پێداویستیەکانی دایکە جەرگ بڕاوەکەشمان ناکە نەک خۆمە. من وەکوتم داوام نییە داوا لە کێ بکەین بەڕای تۆ داوای چی بکەین و لە کێ بکەین. تەنها داوامان لە خوددا هەیە کە حەقی ئەم میلەتە ستەمدیدەیە بکاتەوە لە تاک بە تاکی ئەوانەی کە بکەر بوون و ئەوانەی دەستیان هەبوو لەم زوڵمەتە و ئەوانەی کە تا ئێسەش زوڵم لە میلەتە دەکرد. زۆریش بێ ئومێد بین ئەوە
محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق لەگەڵ محەممەد ئەحمەد یەماحی سەرۆکی پەرلەمانی عەرەبی کۆبووەتەوە باسییان لا کۆبوونەوەکانی ئێستای پەرلەمانەکە و بەڕێوچینی لوتکەی وڵاتانی عەرەبی لە بەغداد کاوا بڕیارە لە مانگی ئایاردا بەڕێوە بچێت کردووە. لە کۆبوونەوەکەدا سوودانی ڕایگەاندووە لوتکەی وڵاتانی کۆمکاری عەرەبی لە بەغداد دەرەنجامی گرنگی دەبێت بۆ وڵاتان بەو پێی سەروەختی ئاڵنگاریەکی سەختی ناوچەکەدا ئەنجام دەدرێت. سوودانی هەروەها تووشیەتی عێراق جددیە لەسەر ئەو ناوەڕۆک و بڕیارانەی کا لە لوتکەکە دەردەچێت بۆ پێەیە دەبێت با گوێرەی پێویستی ئەم قۆناغی ئێستای ناوچەکە بێت. هەروەها سوودانی جەختیشی کردوێتەوە لەوەی دەرەنجامی کۆبوونەوەکانی پەرلەمانی عەرەبی لە ئاست ئەو مەترسی و ئاڵنگاریانە بێت کە ئێستا ڕووپەڕووی ناوچەکە دەبێتەوە و پێویستە پەرلەمانەکە ڕۆڵی خۆی بگێڕێت لە چارەسەرکردنی دۆسیە و پرسە عەرەبیەکاندا. تۆڕی مافەکانی مرۆڤی کوردستان بڵاوی کردەوە درەنگانی شەوی ڕابردوو زیندانێکی سیاسی کورد بە ناوی حەمید حوسێن نژاد حەیدەرلو لە زیندانی ورمێ باشەوەی نهێنی لە سێدارە درراوە لەلایەن دادگای شۆڕشی ورمێ کە سوکاری ئاگادار کراوەتەوە کە نابێت پرسشی بۆ دابنرێت. جاماژەی لە ڕۆژی 27 ئاداری ئەم ساڵ حەمید حوسێن نژاد حەیدەرانلو تەمەن 39 ساڵی خەڵکی گوندی سگریەکی سەربا شارۆچکەی چاڵدیران سەربا پارێزگای ورمێ لەلایەن دادگای باڵای ئێرانەوە بە تۆمەتی یاخیبوون دژی دەوڵەت سزای لا سێدارادانەکەی پەسەند کرا. مەسعود پزیشکیان سەرۆک کۆماری ئێران ڕایگەیاند وڵاتەکەی ئامادەیە لە چوارچێوەیەکی دیاری کراودا لەگەڵ ئەمریکا بگاتە ڕێکەوتن. هەروەها ئاماژە بۆ شتەکە ئەگەر ئەمریکیەکان نەیانەوێت دانوستانن لەسەر ئاستێکی یەکسان بکەن ئێمە بەردەوام دەبین لەسەر ڕێگەکەمان نەگەشتبینین و ناڕەشبین. ئاماژەی بەوەش داوە دوژمنان دەستبژێرە زانستی و کللتوری و ئاکادمیەکانی ئێرانیان تێرۆر کرد بۆ ئەوەی ئاسانتر کارەسات بەسەر ئێران و سامانەکەیدا بسەپێنن. پشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەمان پێش